پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لە مەکەیە بە عوسمانی کوڕی تەڵحە ئەڵێ عوسمان با بچم ئەو دەرگای کەعبەیەم بۆ بکەرەوە با بچمە ناو کەعبەوە. عوسمان ئەڵێ ئەمرم و نایڵم بچیتە ناو کەعبەوە. هێشتا عوسمان کافرە و کلیلی کەعبەش بەدەست قوڕیشەوەیە، بەدەست بەنی شیبەوەیە، بەدەست عوسمانی کوڕی تەڵحەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عوسمان ڕۆژێکە بێ ئەو کلیلە ئاوا بەدەست منەوە بێ ئەیدەم بەو کەسەی کە خۆمەمەوێ. عوسمانی شەڵێ ئەو ڕۆژە محەممەد ژێر ئەرز بۆ من خۆشترە لەسەر ئەرز. چەند ڕقە پێغەمبەری خوا هیجرەتەکا و ئەم حادیسەیە بیر دەچێتەوە ئەڕوات. عوسمانی کوڕی تەڵحە ئەمێنێتەوە لە مەکەیە. ڕۆژێکیان لای مزگەوتی دایکە عایشا بێ لە سنووری مەکەی خەریکە ئەچێتە دەرەوە لە حەرەم ئەلێ ئەلێوانەیە بێ کەسێرەکە سەلەمە دەرەکەوێ. سەلەمە کەسێرەکە حشتێکی پێیە و مناڵێکشی بە باوشەوەیە. ئەلێ سەلەمە ئەوە خێر بۆ چۆ ئەچیت؟ ئەلێ وەڵا قوربان جان مێردەکەم ساڵێکە چۆ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە. ساڵێک شەکوڕەکەمیان لێ سەرنوومەتەوە ماڵی خەزوور. ساڵێکی شەمنیان کە لە بچە کردو لە ژووری هشتیمیانەوە تویان نابێ هیجرەت بکەیت. ساڵێکە ئاوا پەرد بووین و ئێستا خوای گەورە مناڵەکەیان پێ بەخشیومەتەوە دڵیان نەرم بۆ ئێستا بەتەمام بچم بۆ مەدینە. ئەڵێ چێل لەگەڵایە؟ ئەڵێ بەخوا کەسم لەگەڵا نییە، خۆم سەری خۆم ئەگرم و ئەڕۆم 400 کیلۆمەتر بۆ مەدینە. ئەڵێ وەڵڵاهی ئێمە پیاوەتی نییە ئێمە تۆ بەرەڵاکین ئاوا بڕۆیت. ئەڵێ جڵەوی حوشتەکەی گرتم یای بەسەر شانی خۆیا و خۆشی لەسەر حوشتەکە لە پێشمەوە بوو. حوشتەکەی خۆی لە پێش حوشتەکەی منەوە بوو. بەبێ ئەوەی بە کەس بڵێ من ئەڕۆم، بێوی کە سەفەرکە بێوی کە 3 دانە هەفتە هاتوچۆی بینی مەکە و مەدینەیە ڕۆیشتن و هاتنەوە بە حوشتر. ئەڵێ ئەم پیاوە من ئافرەتێکی گەنج بووم، ئەویش پیاوێکی گەنج بوو. ئەڵێ کە ئەیویست لە شوێنێکە لابە ئەچوو حوشتەکەی خۆی دوورە خستەوە ئەنجا پشتی کردە من هەتاوەکو من حوشتەکەم دائەبەزی. ئەڵێ کە دائەبەزی ئینجا منیش دائەبەزیم نەوەک کە هاتمە خوارەوە شوێنێکم دەرکەوێ ڵا پشتی تێ کردم و حوشتەکە لە شوێنێکە. ئەڵێ ئینجا کە تەواو بوومەی تەواو بووی دابەزی بەڵێ ئەڵێ ئینجا ها بەلای حوشتەکەی من ئەیبەستەوە و ئەوی ئیسراحەتی خۆ بکە. ئینجا پێش ئەوەی کە بڕۆین ئەیوو سەلەمە سوار حوشتەکە بەرەوە، سوار حوشتەکەی بوو پشتێ کردە ئەولا. ئینجا تۆ حوشتەکەی بۆ هێنام و هەتاوەکو حوشتەکە بەرزە بۆ ئینجا دەسێیا ڕەشمەکەی. ئەڵێ پیاوی وا بەڕێز و ئەمینم لە ژیانمان نەبینیوە لە عەرەبە. چەند ڕۆژ ئەم ژن و پیاوە بەڕێوە بوو. الله ئەڵێ لەو ڕێگەی ئەڵێ ئاوڕێکی بۆ نەدامەوە سەیرێکی نەکردم. ئەڵێ هەتاوەکو هێنامی نزیکی مەدینەی کردمەوە ئەنجا وتی سەلەمە مێردەکەت ئەلەو دێیە تەواو بەجێ بێڵم بێخەم بم بڕۆم نەچاوەڕێی سوپاس بوو. کابرایەکی کافر، کابرایەکی بێدین تا ئەو کاتش ئیمانی نێنابوو. ئەڵێ کە گەیانی ئینجا خۆی سوڕایەوە هاتەوە بۆ مەکە. بەس بەدەم خۆشە 400 کیلۆمەتر ببڕی 400 کیلۆمەتریش بگەڕیتەوە بە حوشتر لە پێناوی ئافرەتێ بەتەنیانە بێ ئەمەش ڕێز و حورمەتێ بێ بەرامبەری. ئەڵێ کە گەڕایەوە ئینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ها سەلەمە بەخێر بێ. تی پێغەمبەری خوا عوسمانی کوڕی تەڵحا گەیانووی. پێغەمبەری خوا دوعای بۆ کرد کە پێغەمبەری خوا گەڕایەوە مەکە و ئینجا مەکەی ڕزگار کرد عوسمان خۆی شاردەوە بۆ کلیلی کەعبە لای ئەو بوو. عەشیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی حاجیەکانیانەیە ئەمانیش کلیلی هەموو کەعبە لای ئەوان بوو. ئەمە ڕێز و تەقدیرێکی زۆر بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی عومەر بچۆ کلیلی کەعبەم بۆ بێنە لای عوسمان. چوو لە دەرگایە ئەویش چوو بە دایکی وتی دایکە ئەو کیلانم بەرێ. وتی وەڵڵاهی نایەم بێی بە محەممەد کلیلی کەعبە چۆنەیەم چەند ساڵە لای خۆمانە. دایکی وتی ئەو چێ لە دەرگایە؟ وتی عومەرم عومەری کوڕی خەتاب. تی بە قوربانم کیلەکی بۆ بەرە ترسا کیلەکیایە وتی بیبە تاقەتی عومەرم نییە. کیلەکیایە عوسمانی کوڕی تەڵحە کیلەکی هێنایە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. الله عەلی کوڕی ئەبوو تاالب و
عباسی مامی پێغەمبەری خوا هەردووکیان شرپێن بەجێی پێغەمبەری خوای پێغەمبەری خوا کیلەکەی لێسەنە لێیسەنە با ئەمەش بەدەست خۆمانەوە بێ هەموو شەرەفی کەعبە هی خۆمان بێ هی قوڕیش بێ هی بنەماڵی ئێمە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کیلەکەی بەردەستی ئەو فەرمی عوسمان بیریە ئەو ڕژداوی کیلەکەم لێ کردی پاش چەند ساڵ فەرمی بەڵێ چاوەڕێی کرد عقوبەی با لەسەری فرمي خذوها خالدة تالدة لا ينزعه منكم إلا ظالم فرمي برو پێشکەشتان بێ حتى ئێوە بنە ماڵی بەنی شەیبە ئەم کلی لەلای ئێوە چونکە ئەمینن ظالم نەبێ لێتان وەرناگرێ حتى ئێستەشی لەگەڵا بێ کەس دەی وەرنەگرتوونتەوە هەر لە بەردەم ماڵی بەنی شەیبەیە ئەو کلی لەو نەگۆڕاوە هەر بەو شێوەی پێغەمبەری خوا بۆ ئەمانە تەسلیمی کردن بۆیە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا وعدیشی نەدابوو کلیلەکەی باتەوە کەچی دایەوە دوای چەند ساڵ پەیمان و بەڵێن ئێمە ئەم پێغەمبەرەمان هەیە تو ئەو خوایە عیب نییە خەڵک بڵێ تخوا بەڕاستە ها جێبەجێیەکەی پەیمانەکەم ئەیدەیتێ نەخێر کەواتە ئێمە ئەبێ هاوشێوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ عەهد و پەیمانەکانمانە خاوەنی متمانە بین لەو جۆرە سیفەتانەمان هەڵگرت بێ كوالذين هم لأماناتهم وعهدهم راعون